ئەنجامی هەڵبژاردننی ساڵێک و 2 مانگ بەر لە ئێستا پەرلەمانێکی سەرپێنەکەوتوو حکوومەتێکی چارەنووس نادیارە. پێکنەهێنانی کابینەیدا ماوەی پێوانەیی تۆمار کردووە کە لە ڕابردوودا هاووێنەی نەبووە. چاودێران و ڕۆژنامەنووسان پێیان وایە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە لایەنەکان هێز لە دامەزراوەکان وەرناگرن، بەڵکو لە پارە و چەکەکانیان وەردەگرن. بەڕاستی ئەمە پیشانی دەدا لە هەرێمی کوردستان دامەزراوە و یاسا و ڕێسا پەیوەنددارەکە هیچ ڕۆڵیان نییە و کەس پێیانەوە پابەند نابێت و ئەو لایەنانش کە لە دەسەڵاتشن هێز لەو دامەزراوانە وەرناگرن، بۆیە بەلایەنەوە گرنگ نییە ئەم دامەزراوانە کارا دەبنیانە، بەڵکۆی لایەن گرنگە پارە و ئەو مەنسەب و ئەو بڵێن ناوچە جوگرافیانەکەیانە لە بەردەستیان بێت. لە ئاسی نێودەوڵەتیش مامەڵەی وڵاتان لەگەڵ هەرێمی کوردستان زۆر دابەزیەوە لەبەرەوەی پێیان وایە دامەزراوانی لە هەرێمی کوردستان شەرعی نین. دابەزینی ئاستی مامەڵەی وڵاتان و کونسوڵخانەکان لەگەڵ هەرێمی کوردستان مەترسیەکی دیکەیە لەسەر دامەزراوەکانی ئەم قەوارەیە، بەهۆی ئەوەی زیاتر لە 2 ساڵیشە حکوومەت و دامەزراوەکان ماوەیان بەسەر چووە وزە و گڕوتین لە نێو دەستە و فەرمانگەکان نەماوە، ڕەوشی یاسا و مافی مرۆڤ تەنانەت دۆخی ئابووریش ڕووی لە خراپتربوونە. ئێمە پەرلەمانمان نییە کە پەرلەمانمان نییە، حکوومەتمان کار بەڕێکەرە و سەرۆکایەتی هەرێممان ماوەی بەسەر چووە، دەستەکانمان ماوەی بەسەر چووە، یعنی ئەو وزە و گڕوتینەش کە لە ناو ئەندامانی دەستەکان و یاخود بەرپرسان هەیە نامێنێ بە حکمی ئەوەی کە ئەوان چوونەتە سەر ئەو پلە و پۆستە بۆ 4 ساڵ چوون. ئێستا کە 4 ساڵ دەبێ بە 5 و 6 و 7 و 8 ئەو گڕوتینەی ئیشکردن نامێنێ و بەرنامەی کار کە دەخەیە ڕوو بۆ 4 ساڵە، خۆ بەرنامەی کاری 5 و 6 دەخستۆتە ڕوو تا ئیشی لەسەر بکەی و کاری لەسەر بکەی. بۆیە ڕەوشی یاسا لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە خراپبوونە و ڕەوشەکانی مافی مرۆڤیش لە هەرێمی کوردستان ڕوو لە خراپبوون و ڕۆژ بە ڕۆژ تێک دەچێت. 20 دەی ساڵی 2024 هەڵبژاردنێکی پەرلەمانی دیزاین کراو لە هەرێمی کوردستان بەڕێوە چوو. لەو کاتەشەوە پارتی و یەکێتی وەک 2 هێزی براوەی یەکەم و دووەمی ئەو هەڵبژاردنە دیزاین کراوە نەیانتوانیوە لەسەر پشک و بەشەکانیان لە کابینەی نوێدا ڕێک بکەون و ئاسۆی ڕێککەوتنیشیان بەم نزیکانە ڕوون نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.